سوپای پاسداران دەڵێت کە شەوی ڕابردوو تا بەربایانی ئەمڕۆ بۆ ماوەی 3 ساعت هێرشی درۆن و موشک بۆ سەر ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکا بەردەوام بووە و هۆشداریش دەدرێت لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت و سوتەمەنی لە بازاڕەکانی جیهانە. سوپای پاسداران لە ڕاگەیەنراوێکدا ئاشکرای کردووە شەپۆلی 37 هێرشە موشکەکانی دژی ئەمریکا و ئیسرائیل ئەنجام داوە و هاوکات بە 4 موشکی بالیستی بنکەکانی ئەمریکای لە هەولێر و بنکەی یەکەی پێنجەمی هێزی دەریای ئەو وڵاتە و تەل ئەبیب و بەئەری یعقوبووی لە ئیسرائیل کردووەتە ئامانج. وەزارەتی بەرگری سەعودی ڕایگەیاندووە 7 موشکی بالیستی ئێرانی تێکشکاندووە کە ڕاستی فڕۆکەخانەی شازادە سوڵتان و ڕۆژهەڵاتی وڵاتەکەی کراوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بڵاوی کردوێتەوە زیاتر لە 28,000 هاوڵاتی ئەمریکی بەهۆی جەنگەوە ناوچەکەیان بەرەو ویلایەتە یەکگرتووەکان بەجێهێشتووە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیش بڵاوی کردوێتەوە دوێنێ نوێنەرانی 32 وڵات لە چوارچێوەی پلانی ئاژانسی نێودەوڵەتی وزە کۆبوونەتەوە و هۆشداریان داوە لەوەی بەردەوامبوونی جەنگ دەبێتە هۆی بەرزبوونەوەی 4 هێندەی نرخی نەوت. نێردەی تایبەتی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕایگەیاندووە کە ئەمریکا توانیوێتی تاوەکو ئێستا سێ دامەزراوی پیتاندنی یۆرانیۆم لە ئێران لە ناوبەرێت. ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ئەمریکا ڕایگەیاندووە کە وڵاتەکەی ناوەندە سەرەکیەکانی پیتاندنی یۆرانیۆمی لە نەتەنز و ئەسفەهان و فۆردۆ تێکشکاندووە. ئەم هەنگاوەش بۆ ڕێگری بووە لە هەوڵەکانی تاران بۆ پەرەپێدانی بەرنامە ناوەکیەکەی و پاراستنی ڕەوشەکە لە ئەمەترسی و ئاماژەی بۆش کردووە. ئێران 460 کیلۆگرام یۆرانیۆمی پیتێنراوی هەبوو دەیتوانی لە 10 ڕۆژدا چەکی ئەتۆمی لێ دروست بکات. سەرۆکی ئەمریکا هۆشداری توونەداتە لێپرسراوانی تاران و پێیانەڵێت ئەگەر مینیان لە گەروی هورمز چاندە بێت دەست بەجێ لای بەرن ئەگەرنا لێکەوتەی سەختی سەربازیە بێت. دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تروس سۆشیال ڕایگەیاندووە هەرچەندە تا ئێستا هیچ راپۆرتێکی ڕەسمیان پێ نەگەیشتووە کە بیسەلمێنێت ئێران گەروی هورمزی مینڕێژ کردبێت، بەڵام جەختی کردوێتەوە ئەگەر کارێکی لەو شێوەیە کرابێت دەبێت دەست بەجێ مینەکان لا ببرێت. ترەمپ هۆشداری داوە ئەگەر مینەکان بە خێرایی لا نەبرێن ئێران ڕوبەڕووی لێکەوتەی سەربازی وەها بێتەوە کە پێشتر وێنەی نەبووە. هاوکات ئاماژەی بۆش کردووە لابردنی ئەو مینانە ئەگەر چێنرابن هەنگاوێکی گەورا بێ لە ڕاستەیەکی دروستە. ئەم لە دوانانەی سەرۆکی ئەمریکا لە کاتێکدا کە پێشتر کەناڵی CBS ئەمریکی لە زاری چەند سەرچاوەیەکەوە بڵاوی کردوێتەوە کە گومانەکرێت ئێران گەروی هورمزی مینڕێژ کردبێت بە ئەمبەستی پاکخستنی هاتوچۆی کەشتیە نەوەتەڵگرەکان لە ناوچەکەیە. کۆشکی سپی ئەمریکا ڕایگەیاندووە کە ترەمپ بڕیار لە کۆتایی هاتنی جەنگی دژی ئێرانەدات و دەبێت ئەو وڵاتە بە بێمەرج خۆی ڕادستی ئەمریکا بکات. کارۆلینا لیڤد و تەبێژی کۆشکی سپی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندووە هێرشەکانیان بۆ سەر ئێران بەردەوامیە بێ و تا ئێستا هێرش کراوەتە سەر زیاتر لە 5,000 ئامانج لە ئێران و زیاتر لە 50 کەشتیە وڵاتەش تێکشکێنراوە و لە نێویاندا کەشتی درۆن هەڵگر هەبووە. ئەوەشی خستوێتە ڕوو ئامانجی سوپای ئەمریکا لە جەنگی دژی ئێران گۆڕاوە بۆ هەڵوەشانەوەی ژێرخانی بەرنامەی ئەتۆمی ئێران نابێت جارێکی دیکە ئەو وڵاتە هەڕەشە لە ئەمریکا و هاوپەیمانەکانی بکات. کارۆلینا لیڤد ئاماژەی بۆش کردووە هێرشە موشکیەکانی ئێران بە ڕێژەی زیاتر لە 90 و هێرشە درۆنیەکانیشی بە ڕێژەی لە 85 کەمی کردووە و جەختیشی کردوێتەوە ترەمپ ڕێگە نادات ئێرانیەکان ئاستەنگ بۆ جموجۆڵی کەشتیەکان لە گەروی هورمز دروست بکەن. سەرۆکی رووسیاش داوای دەست بەجێ ڕاگررتنی شەڕ و گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆکە. کۆشکی سەرۆکاتی رووسیا کرملن ڕایگەیاندووە بۆ دووەم جارە لە هەفتەیەکدا کە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ مەسعود پزیشکیان هاوتە ئێرانیەکەیان جانبات و ئاماژەی بۆش کردووە لە گفتوگۆکەدا پوتین هەڵوێستی خۆی دووپات کردوێتەوە و داوای کردووە هەرچی زووە ململانەکان بە گرتنەبەری ڕێکاری دیپلۆماسی چارەسەر بکرێن و باسی لەوەش کردووە پزیشکیان سوپاسی رووسیای کردووە بۆ پشتیوانیەکانی بە تایبەت ئەو هاوکاری مرۆیانی کە پێشکەشی ئێرانی کردووە. ئەو پەیوەندیش تەنها ڕۆژێک دوای پەیوەندیەکەی نێوان پوتین و دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا دێت کە
تیایدا بەوردی باز لە جەنگەکانی ئێران و ئۆکراین کراوە هاوکات پەیوەندی پێشووتری نێوان پوتین و پزیشکیان لە 6 مانگا بووە. بەهۆی جەنگ دژی ئێران و داخستنی گەروی هورمزەوە عێراق بە دوای ڕێگەیەکی جێگرەوە بۆ گەروی هورمزدا ئەگەڕێت تاوەکو نەوتەکەی هەناردە بکات. ساحب بزون کە وتەبێژی وەزارەتی نەوتی عێراقە لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کردووە هاوشەی وڵاتانی ناوچەکە جەنگی دژی ئێران کاریگەری گەورە لەسەر ئاستی بەرەمێنان و بە بازاڕکردنی نەوتی عێراقیە بە تایبەتی بەهۆی داخستنی گەروی هورمزەوە. ئەوەشی خستۆتە ڕوو لە ئێستادا حکوومەتی عێراق بە دوای ڕێگەیەکی جێگرەوەدا بۆ گەروی هورمزە گەڕێت تاوەکو لە ڕێگەیەوە نەوتەکەی هەناردە بکات. ئەوەش لە کاتێکدا بەهۆی جەنگی دژی ئێرانەوە عێراق بەرەمێنانی نەوتی بە ڕێژەی لە 60 کەم کردوێتەوە لە ئێستادا ڕۆژانە نزیکەی 1.8 ملیۆن بەرمیل هەنارداکە بەڵام بەر لە هەڵگیرسانی جەنگەکە ڕۆژانە زیاتر لە 3.5 ملیۆن بەرمیل نەوتی هەناردا کرد. بەهۆی ئاڵۆزیەکانەوە بەشێک لە ئەو کۆمپانیا نەوتێ بیانانی کە لە عێراقا کارەکەن کارمەندەکانیان بۆ کوێیت گواستوێتەوە بەهۆیەوە کەرتی نەوتی عێراق ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە بووەتەوە بە تایبەتی دوای ئەوەی کە وەزیری نەوتی عێراق بڕیاریدا بە ڕاگررتنی کارکردن لە هەردوو کێڵگەی نەوتی ڕومێڵە و ڕۆژئاوایی قورنا بەپێی شیکاریەکانیش کەمبوونەوەی بەرەمێنان و وەستاندنی هەناردەکردن وا لە حکوومەتی عێراقەکە کە پشت بە قەرزی ناوخۆی یاخود ڕاکێشانی یەدەگی دراو ببەستێت. لەگەڵ پەرەسەندەکانی ناوچەکە کەرتی نەوت لە عێراق ڕوبەڕووی مەملانی گەورە بۆتەوە و کاریگەری لەسەر چالاکی ئەو کۆمپانیا بیانیانە دروست کردووە کە لە کێڵگە نەوتیەکانی عێراق کار دەکەن و بەشێکیان کارمەندەکانیان کشانەوەتەوە. چەند سەرچاوەیەکی عێراقی بە ئاژانسی ڕۆیتەرزیان ڕاگەیاندووە بەشێک لە کۆمپانیا نەوتیە بیانیەکان کارمەندەکانیان لە بەشێک لە کێڵگە نەوتیەکانی عێراق لە ڕێی دەواازەی سەفوانەوە گواستۆتەوە بۆ کوێیت. بە پێی سەرچاوەکە لە نێو کۆمپانیەکاندا هاڵبرتۆن و کە BBR و شلمبرجیر هەیە کە کارمەندەکانیان گواستۆتەوە بۆ دەرەوەی عێراق بە تایبەتی دوای ئەوەی ئاگر لە کۆکاکانی سەر بە هەردوو کۆمپانیای هاڵبرتۆن و KBR لە پارێزگای بەسرا بۆی درۆنەوە کەوتەوە. کۆمپانیای ئینی ئیتاڵی بڵاوی کردوتەوە سەرجەم کارمەندە بیانیەکانی لە کێڵگەی نەوتی زوبێر لە بەسرە گواستۆتەوە. ئەوەش هاوکاتە لەگەڵ کەمبوونەوەی ئاستی بەرەمێنانی نەوت لە عێراق بنزیکەی 1.5 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. سامی ئوشانە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ڕایگەیاندووە کشانەوەی ئەو کارمەندانە ئاماژەیەکی مەترسیدارە و نیشانەیەکە بۆ ئەوەی بە بەرهێنەرانی بیانی مەترسی ئەمنیان هەیە کە هێرش و هەڕەشەکان کێڵگە و دامەزراوەی نەوتی زیاتر بگرێتەوە. شارەزایانی کاروباری وزەش لە عێراق باس لەوە دەکەن لە ئێستادا کەرتی نەوتی عێراق ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە بۆتەوە بە تایبەتی دوای ئەوەی وەزیری نەوتی عێراق بڕیاریدا بە ڕاگررتنی کارکردن لە دوو کێڵگەی سەرەکی کە کێڵگەی ڕومێڵە و ڕۆژئاوای قورنن. ئەوەش بەمانەی ئەوە دێت نیوەی بەرهەمهێنانی نەوتی عێراق وەستاوە کە ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن بەرمیل نەوت بوو. بەپێی داتاکانیش ئەو بڕەنەوتە ڕۆژانە زیاتر لە 230 ملیۆن دلاری بۆ عێراق پەیدا دەکرد کە دەگەیشتە نزیکەی 7 میلیارد دلار لە مانگێکدا. شارەزایانیش هۆشداری دەدەن وەستانی بەرهەمهێنان لە کێڵگە و بیرە نەوتیەکان بۆ ماوەیەکی دوور و درێژ کێشەی تەکنیکی دروست دەکات بە شێوەیەک دووبارە دەستپێکردنەوەی بەرهەمهێنان لە بیرەکان پێویستی بە کات و چاکسازی و خەرجی زیاتر دەبێت. بە پێشی کاریەکانیش داخستنی تەواوەتی گەروی هورموز ڕۆژانە زیانی سەر و 200 ملیۆن دلار بە عێراق دەگەیەنێت تا داخستنی گەروی هورموزیش درێژە بکێشێت زیانەکان بۆ عێراق زۆر زیاتر دەبن. دەشڵێن کەمبوونەوەی بەرهەمهێنان و وەستاندنی هەناردەکردن وا لە حکوومەتی عێراق دەکات زیاتر پشت بە قەرزی ناوخۆیی یاخود ڕاکێشانی یەدەگی دراو لە بانکی ناوەندی بەستێت کە نزیکەی 100 میلیارد دلارە. بەڵە بەڕێزان هەر لە سەرەتای جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ئێران بە بەردەوامی هێرشەکرێتە سەر بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە
ناوچەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی پارێزگای هەولێر و لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و چەند ناوچەیەکی دیکەی پارێزگای هەولێر کە دوێنێ شەویش چەند درۆنێک ئاراستەی چەند ناوچەیەکی پارێزگای هەولێر کرابن. جایمە بۆی زانیاری زیاتر لەسەر ئەو درۆنانە وەربگرین کە ئاراستەی ئەو ناوچانەی پارێزگای هەولێر کراون و لەگەڵەوەشدا باسێک لە ئامارەکان بکەین لە سەرەتای جەنگەوە و تاوەکو ئێستا تا چەندێک موشک و درۆن ئاڕاستی پارێزگای هەولێرکە و زیانەکانیشی چی بووە. هاوکارم ڕاما مستەفا ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان نابێت زانیاری زیاترمان لەسەر ئەم بابەتانە پێدا ڕاماندەینە لای تۆ. زانیاریەکان چین لەسەر و هێرشە درۆنیانەی کە ئاراستەی پارێزگای هەولێر کراون شەوی ڕابردوو لەگەڵەوەشدا لە سەرەتای جەنگەوە تا ئێستا ئەو ئامارانەمان پێ بڵێ کە هەم هێرشی درۆنی و هەم هێرشی موشکی کراوەتە سەر ئەو ناوچانەی پارێزگای هەولێر و زیانەکانیشی چی بووە؟ سۆما بەیانیت باش بە شێوەیەکی گشتی دوێنێ شەو لە پێش سعات 12 شەواتە لە نێوان سعات 10 بۆ 12 شەو هێرشێکی درۆنی هەبووە بە شێوەیەکی گشتی بۆ سەر سنووری پارێزگای هەولێر. ئەوە بووە کە لە سنووری پارێزگای هەولێر لە یەکێک لە گوندەکان کەوتووە خوارەوە تاوەکو سعات 12 شەو. لە دوای سعات 12 شەو تاوەکو بەرە بەیانی ئێستا هێرشەکان زۆر چرتر ببوونەوە بەڕاستی سۆما. هێرشەکان لە سنووری پارێزگای هەولێر بە زیاتر بوون. زیاتر باس لەوە ئەکرێ لە 12 هێرشی درۆنی دوێنێ شەو لە دوای سعات 12 شەو تاوەکو بەرە بەیانی کراوەتە سەر سنووری پارێزگای هەولێر. هەمووشیان هەر لە ناو سەنتەری پارێزگا و دەوروبەری نەبووە. ئەوەی هەبووە کە بەشێکیان لە سنووری سۆران بووە، ئیدارەی سەربەخۆی سۆران و بەشێکیان لە دەوروبەری هەولێر بووە. ئەمە کاریگەریەکانی زۆر بۆ بەڕاستی دوێنێ شەو خەڵکەکە ترس و دڵاڕاوچەی زیاد بوو دوێنێ شەو، چکە گەر بەراوردی بکەین بە پێرێ شەوە هێرشەکان زۆر زیاتر بوونە. ئیتر ئەمە وای کردووە کە دڵاڕاوچەی لای خەڵک زیاتر بێ بە تایبەت دوێنێ شەو. ئەوەی کە هەبوو دوێنێ شەو درۆن لە سەربانی ماڵێک کەوت بۆ خوارەوە لە سنووری هەولێر لە یەکێک لە ماڵەکان لە سێبیران با بڵین گوندی ئەو منتیقەی سێبیران هەیە لە هەولێر. ئەوەی دیکە نامەوێت زانیاری ورد بڵێن بەڕاستی بە شێوەیەکی گشتی باسیەکەم درۆن لەوەی کەوت بۆ خوارەوە. ئەوەی کە هەیە گرنگجێکە ئەوەیە کە هیچ زیانێکی نەبووە. خۆشبەختانە ئەو کەس ئەو ماڵە کەسیان لە ماڵ نەبووە، تەنها درۆنەکە بەر حوشە و سەربانی ماڵەکە کەوتووە هەر لەسەر بانەکەش تەقیوەتەوە درۆنەکە. ئەمە کە دیارترین ئەو زیانانەیە با بڵێن کە دوێنێ شەو هەی بۆ لایەنی مرۆیی. سەبارەت بە درۆنەکانی دیکە هەریەکە و کەوتوتە شوێنێکی دیکەەوە. ئەوەی کە هەبووە زۆرینیان لە ئاسماندا سیستەمی بەرگری ئاسمانی کونسوڵخانەی ئەمریکا، ئەوەی کە هەیە سیستەمی بەرگری ئاسمانی هاوپەیمانان لە سنووری پارێزگای هەولێر زۆرینەی درۆنەکانیان لە ئاسمان تەقاندۆتەوە سۆما. پارچەکانیشیان هەر پارچەی و ئاراستەی گەڕەکێک و شوێنێک کۆتکەوە. ئەوەی کە دیارە لە چەند ناوچەیەک لە چەند سنوورێک لە گەڕکەکانی شاری هەولێر هەر لە سەرەتای هەڵگیرسانی جەنگ تاوەکو ئێستا لە زۆربەی گەڕک و شوێنەکانی پارێزگای هەولێر یان ناوسەنتەری شاری هەولێر پارچە و کاریگەری درۆنەکان هەبووە بەڕاستی. تەبارەت بە ئامارەکان سۆماگەر بە شێوەیەکی گشتی باس لە ئامارەکان بکەین لە سەرەتای هەڵگیرسانی جەنگ تاوەکو ئێستا کە ئەمڕۆ لە ناو 12مین ڕۆژی هەڵگیرسانی جەنگداین بە شێوەیەکی گشتی بۆ سەر هەرێمی کوردستان دەگوترێت زیاتر لە 222 هێرش کراوە. هێرشەکان درۆنی و موشەکی بووینە، بەڵام زۆرینەیان درۆنی بوون، درۆنی خۆکوش بووینە کە لە ئاسماندا خۆیان دەتەقێنەوەیان بەر ئامانجەکان خۆیان دەتەقێنەوە بۆم ڕێژکراون. بە شێوەیەکی گشتی لە پارێزگاکان پارێزگای هەولێر لە پلەی یەکەم دێت لە هێرشە درۆنیەکان کە زیاتر لە 150 با بڵین هێرشی کراوەتە سەرێ و لە پلەی دووەمدا پارێزگای سلێمانی دێت و لەگەڵەوەشدا پارێزگای دهۆک و هەڵەبجە لە پلەی سێم و چوارەم دێن لە هێرشە درۆنیەکان. سەبارەت بە زەرری مادی و گیانی زەرەر گیانیەکانەوەی کە تاوەکو ئێستا بە هێز ئەمنیەکان ڕایەنگەیاندویان بە شێوەیەکی بەرچاو کە یەکلایی بۆتەوە ئەوە بۆ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە هێرشێکدا کارمەندێکی ئاسایشی فڕۆکەخانە گیانی لە دەستدا بەداخەوە چەند ڕۆژێک لەمەوبەر بوو و لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە بە ڕسمی ڕاگەندراوە پێشمەرگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی خۆیان ئەوانەی پارتی ئازادی کوردستان و یان حزبی دیموکراتی کوردستان ئەوانەی کە خۆیان ئامارەکانیان ڕاگەیاندووە تاوەکو ئێستا ژمارەی شەهیدەکانیان کە ڕاگەیان بێ 3 شەهیدیان هەبووە پێشمەرگەکان و لەگەڵ ئەو کارمەندەی ئاسایشی کارمەندی فڕۆکەخانە بووەکە ئەویش ئەوە 4 با بڵین گیان لە دەستدان هەبووە یان 4 شەهید بوون هەبووە و لەگەڵ سەبارەت بە بریندارەکان سۆما برینداری سووک ڕێژەکەیان زۆر بۆ بەڕاستی
لە سەرەتایی هێرشە درۆنیەکان ئەوانەی کە بە پارچەی بچووکی درۆنییان با بڵێن کاریگەریەکانی ئەو پارچانە بەهۆی شکانی جامی ماڵەکان و یان هەر هۆکارێکی دیکە بوو بێ برینداری سوکمان زۆر بۆ بەڵام تاوەکو ئێستا ئامارێکی ڕسمی با بڵێن برینداربوونەکان نەخراوەتە ڕوو کە ئایا چەند کەسن تر ئەمە بەردەوام بووە لە زۆرینەی گەڕەکەکان هەبوو ئەو بارودۆخە و ئێستا بە تایبەتی ئەوەی کە زەرەرە مادیەکان کە زۆر بەرچاو پێش یعنی کە دیارە شکانی جامی ماڵەکان یەکێکە لەو زەرەر و زیانانەی کە بەڕاستی زۆرە لە سنووری پارێزگای هەولێر بەهۆی کاریگەری دەنگ زۆر هەیە سۆما پارچەکان بەر ئەو ماڵە ناکەون بار ئەو شوێنە ناکەون بەڵام بەهۆی بەرزی دەنگە کە زۆری دەنگە کە کاریگەریەکەی جامەکانی ماڵان زۆر ئەشێن دووەمین کە زەرەر و زیان کە خەڵک زۆر لەی نیگەرانەوە هەیبووە شکانی جامی ئۆتۆمبیلەکانە لە پێش دەرگا و زیانگەیاندنە بە ڕووکاری دەرەوەی خانوو ئۆتۆمبیلەکان بە شێوەیەکی گشتی بەڕاستی ئەویان لە ڕووی زەرەر و زیانی مادیەوە کە تاوەکو ئێستا هەیە زۆرە لە سنووری پارێزگای هەولێر و لەگەڵ ئەوانەشدا هەمووی وەک ئاماژەم پێکرد زەرەری گیانیش هەبووە ئەوە بۆ کەسێ پێشمەرگە و کارمەندێکی ئاسایشی فڕۆکەخانە تاوەکو ئێستا بەهۆی ئەو هێرشانەوە گیانیان لەدەستداوە برینداری سوچیش هەیە چەند جارێک بەهۆی ئەو بردومانانەوە ئێمە بینیمانە دیارترینیان ئەوەی گەڕکی سەربەستی بوو لە سنووری پارێزگای هەولێر کە کارمەندێکی گەیاندن بووە کارمەندێکی دلیڤەری بووە بەهۆی ئەو هێرشە درۆنی کە بەهۆی ئەو پارچە تێکشکاوانەی کە سیستەمی بەرگری ئاسمانی هاوپەیمانانەوە خستیانە خوارەوە پارچەیەکی لەو گەڕەکە کەوتو بۆ خوارەوە کە نزیک فڕۆکەخانەیە گەڕەکەکە لەوێ قاسی ئەو کارمەندە بریندار بووە و لەگەڵ ئەوەشدا لە هەمان هێرشێکی جیاوازتردا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کارمەندێکی دیکە بریندار بوو کە لەگەڵ شەهید وڵات حەسەن وڵات تاهیردا بووە کە کارمەندی فڕۆکەخانە بووە کارمەندی ئاسایش بووە ئەوە بە شێوەیەکی گشتی هەر هەبووە ئەوەی کە گرینگە ئێستا سۆما دۆخی ناو سنووری شاری هەولێر لەگەڵ ئەوەی کە ئەو هەموو هێرشە زۆرانە هەیە ئەو هێرشە درۆنیانەکە هەیە تاوەکو ئێستا دۆخی ناو سنووری شاری هەولێر ئارامە و هیچ کاریگەریەکی جەنجی لە شوێنە گشتیەکاندا دیار نییە ئەوەی کە هەیە کاریگەریەکانی هەش بووە بە زووترین کات هێزە ئەمنیەکان ئەڕۆن ئەو شوێنانە پارچە درۆنیەکان و ئەو کاریگەریانەی کە جێی دەهێڵێت بە زووترین کات کۆنتترۆلی ئەەکەن و لایەن ئەبن تاوەکو ئێستا کاریگەریەکی ڕاستەوخۆی زۆر نەکردوتە سەر ژیانی خەڵکو و سنووری پارێزگای هەولێر بەڵام ئەوەی کە هەیە ترس و دڵەڕاوچەیە بەڕاستی تا ڕادەیەک بەشێک لە خەڵکی تاوەکو ئێستاش ترس و دڵەڕاوچەیان هەیە کە ئەم هێرشانە بەردەوامیان هەبێت و کاریگەری و زیانی زیاتریان پێ بگەێنێت بەڵێ ڕاما مستەفا سواس بۆ تۆ سواس بۆ تەواوی زانیاریەکانت دەستخۆش. وەڵە بەڕێزان جیاواز لە جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا دژ بە ئێران و هێرشە موشەکی و درۆنیەکان شەوانی سلێمانی لەگەڵ فستیڤاڵی ڕەمەزانی جاران ڕنگ و بۆیەکی جیاوازی لە خۆگرت بوو لە دووەم ڕۆژی ئەم چالاکێدا کە لە پارکی ئازادی بەڕێواچە زیاتر لە 60 کۆشک و براندی جیاواز بەرهەمەکانیان پێشکەش بە هاوڵاتیانەکەن و فستیڤاڵەکە 13 شەو بەردەوامە بێ و هاوکات بە مناجاتی ئاینی و چالاکی کەلتوری دەیەوێت یادەوەریە دێرینەکانی شارەکە زیندوو بکاتەوەەوە فستیڤاڵەکە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێواچێت و پەیامنێرمان ڕێباسیوا وردەکاری زیاترمان لەم راپۆرتەیە بۆ خاتەڕوو. لە دووەم شەوی فێستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی لە پارکی ئازادی چاوەکان لەسەر زیندووکردنەوەی کللتورێکە کە ساڵانە لەم مانگەدا نوێ دەبێتەوە. ئەم فێستیڤاڵە کە 13 شەو دەخایەنێت تەنها بازارێکی سادە نییە بەڵکو شەوانە بە مناجاتی ئاینی و چالاکی بەخشینی دیاری کەشێکی پڕ لە میهرەبانی بۆ هاوڵاتیان دەرەخسێنێت. وەکو بەڕێستان ئاگادارن ئەم فستیڤاڵە شاری یاری سلێمانیە کە شاری یاری کەم کەسێ یادگاری لەگەڵ ئەم جێگایە نەبێت. ئێمەش وەکو زیندوو ڕاگررتنی ئەم شوێنە و ئەم بۆنەیە بە هەمان شێوە حەزمان کردو ئەم چالاکیە دووبارە بڕخسەین ئەم هەلە بڕخسەین کە لە شاری یاری سلێمانیا دووبارە زیندوی بکەینەوە بە تایبەتی بە بۆنێکی کوردەواری بناسێنین چۆن بڵێ مانگی پیرۆزی و مانگی ڕەمەزان تێکەڵ بکەین بە کولتوری کوردی. یەکێک لە خاڵە جیاوازەکانی ئەم فێستیڤاڵە گونجاوی نرخی خۆراک و کاڵای کۆمپانیا بەشداربووەکانە. بەشداربووان هەوڵیان داوە لەم بارودۆخەدا ببنە هاوکارێکی باش بۆ سفرە و خوانی هاوڵاتیان و ڕێگری بکەن لە بەرزبوونەوەی نرخ لە بازارەکاندا و بە نرخی کۆ یان جملە بەرهەمەکانیان بە هاوڵاتیان
بفرۆشن. ئێمە بە برنج و چای بەشداریمان کردو لە ئێستا بەس برنج و چایمان هەیە و زیاتر حەزمان کردووە خەڵک زیاتر ئاشناکەین بە بەرهەمەکەمان. ئێوە خەڵک ئەتوانێت لێرە تێستکایان بەرهەمشتان لێ بکرێەوە چۆنە؟ سەرەتا ئەتوانێت تێستی بکە کە بەدڵی بۆ کاتە کڕین بکە. نرخەکانتان چۆنە؟ نرخەکانمان نرخی جوملەمان داناوە لێرە. چۆنی یانی؟ بەو سعرە ئەی فرۆشینەوە بە کڕیارەکانمان لێرە کە بە جوملەچیەکانی ئەفرۆشینەوە کە بە وەکیلەکانمانی ئەفرۆشینەوە. کۆمپانی ئەزمە کەستانی بە بەشداریکردن لەم فستیڤالە تایبەتە بە کۆمەڵێک نخڵ و شیرینی و چکلێتی جۆرا و جۆر بۆ ئەوی خزمەتی کۆمەڵگا و خزمەتی خەڵکەکەمان بکەین. زۆر باش. یعنی ئێوە هەر لێسەوە کەرەسەکانتان بۆ جەژن ئامادەکردن. ئێستا چاوەڕێی خەڵکین بۆ جەژن. چیتان هەیە؟ چەند جۆر چکلێتان هەیە؟ چەندەها جۆری چکلێت و نخڵی جۆرا جۆرمان هەیە لە سەرجەم کۆمپانیا جیاوازەکان. ڕاستەخۆ کۆمپانیاین، یعنی ئەوە نییە بیفرۆشینەوە بۆ وەکیلێک و وەکیلەکە بێ بەنای ئێمە بیفرۆشێ. ئێمە ڕاستەخۆ کۆمپانیاین بۆ پیشاندانی بەرهەمە نوێەکانی خۆمان، ئایتمە نوێەکان و دڵنیابوونەوە لە بەرزی کوالەتی ئایتمەکانمان لێرەین و ڕاستەخۆ بەسەری کۆمپانیا پێیانە فرۆشین و هیچ خستەسەرێک لێرە بوونین. بۆن و بەرامەی خواردن و خواردنەوە و شیرینیەکانی سلێمانی هەموو گۆشەیەکی فێستیڤالەکەی گرتووەتەوە. ئەمەش کراوەتە هۆکارێکی گرنگ بۆ سەرنجڕاکێشانی سەردانیکاران. بە بابەتی شیرینی بەشداریمان کردووە. ئەم فکرێشمان هەبوو کێکی شاورمەمانداناوە لە ئێرە نەمبینیەوە بەڕاستی لە هەنە ڤیددیۆشتی دەرەوە بینی بووم ئیتر حەزمان کردم جارە ئەم فکرەیەمان دۆزیە و داماننا بەناوی کوشەکەشمان بەناوی ئیلیاوەیە ئەگەر خەڵک حەزی کرد بێت تاقیکاتەوە. ئەمە بە ناوی ستۆن کافی و بەشداریمان کردووە بە چەندین نەوعی خواردنەوەی گەرم و سارد لەگەڵ هەنێ شیرینی کە تایبەت بە خۆمانە هەنێ ئایتەمیش کە ترێندە لە ئینستاگرام و تیکتۆکەوە ئەوانەشمان هێناوە لێرە بەشداریمان کردووە. فێستیڤالەکە کە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت تا درەنگانێکی شەو بەردەوام دەبێت. لێرە لە پارکی ئازادی هەموو دیمەنەکان پێت دەڵێت کە سلێمانی لە هەموو ڕەوشێکدا دەتوانێت ڕەسەنایەتی خۆی بپارێزێت. فێستیڤاڵی ڕەمەزانی جارانی سلێمانی هەوڵێکە بۆ بەزیندوو هێشتنەوەی مێژووی سلێمانی بۆ ئەوەی و کەسانی کە دێن لە شەواندا لە شاری یاری سلێمانی بەشداریان فێستیڤاڵە دەکەن هیچ نەبێت بە خەیاڵ بگەڕێنەوە بۆ بەشێک لە مێژووی ئەم شارە لە ڕەمەزاندا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. لە ڕۆژی جلی کوردیە مامۆستان و خوێندکاران لە خوێندنگەکانی کەرکووک بە جلی کوردیەوە داوامیان کرد و لە پەرسەوانی پەردەی خوێندنی کوردیش لە کەرکووک بەهۆی مانگی ڕەمەزانەوە هیچ ئاهەنگێکیان بۆ ڕۆژی جلی کوردی ڕێک نەخستە بوو، بەڵام ڕۆژەکە لەبیر نەکرا و یادی کرا و لە کاتێکدا لە سەردەمی ئیدارەی پێشووی کەرکووکدا مافی کورد و پۆشینی جلوبەرگی کوردی و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ڕێگری لێ یەکرات. ڕۆژی جلی کوردیە. خوێندکارانی خوێندنگاکانی کەرکووک بە پۆشینی جلی کوردی دەوامیان کرد. مامۆستایانیش لە پۆلدا هەر بە جلوبەرگی کوردیەوە وانەکانیان بە خوێندکاران وتەوە. یەکێک لە خەونەکانی من ئەڵێم جلی کوردی بکرێ بە جلێکی ڕسمی و هەموو ڕۆژەکانی ساڵ بپۆشرێت، ئەوە نەچونکە جلێکی جوان و پۆشتە و خانمانەیە، یعنی کە ئافرەت لە بەرێکە هەستەکەی شازادی ئەوە نە جلێکی پۆشتە و خانمانە و جوان و ئەچیتە هەر شوێنێک جێی سەرنجی دەوروبەری بە هیوای ئەوەی یعنی ڕۆژێک بێت وەکو جلی مەکتەب بپۆشرێ. جارانەگە توانیمانە تۆزە بە چاوقایمی خۆمیزە لەخوا بە زیاد بێ زۆر فرانی و کەس ئەزانین لە فەزلی بۆخوا گەورە و ئازاتی پارێزگاکەمان خوا پایرێزێ بۆوانی ئینشاءڵڵا کە بتوانین بە ئازادانە کوردی بکەینە بەرمان ئاڵاکەمان بەرزەکەین کە بەڕاستی دوژمنەکەش بەسەند ببینین دوو ئەکاتە یەک. بەرپرسانی پەروەردەی خوێندنی کوردی ئامادەی بەرزڕاگرتنی ڕۆژی جلی کوردی بوون لە کەرکووک، بەڵام بەهۆی مانگی ڕەمەزانەوە هیچ ئاهەنگێک بەڕێوە نەچوو، تەنها یادەکە بەرزڕاگیرا. ئەگەر بۆ پەروەردەیەکانی کە جارێک گرنگ بێ بۆ ئێمە دوو جا گرنگە لەبەرەوەی مانەوێنەوەکانی داهاتوومان مناڵەکانمان کچەکانمان کوڕەکانمان گۆشکین بەوەی کە لەگەڵ ئەو بوونە نەتەوایەتیان ڕابێن و فکری ئەوەشیان بکەینەوە کە ڕۆژانێکە بووە قەدەغە کراوە ئەم زلە ئەم زمانە ئەم خوێندنە. ئێمڕۆژە هەموو ناوەندەکانی خوێندنی شاری کەرکووک ئەم یادە بەرز ڕایژێ هیوادارم
هەموو ساڵێک ئەم یادە وەکو خۆی بمێنێتەوە بوو ئەوەی نەوەی داهاتوومان کە بزانێت بەچی شۆڕشێک ئەم ڕۆژە هاتوۆتە دی. بۆ بەرزڕاگرتنی یادی جلوبەرگی کوردی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بڕیاریدا هەمووان بەشداری لە یادەکەدا بکەن جگە لە نەتەوەی کورد پێکهاتەکانی تری کەرکووکیش دەتوانن جلی نەتەوەییان بپۆشن جیاواز لە کۆسپۆ ڕێگری سەردەمی ئیداری پێشووی کەرکووک کە لە یادە نەتەوەیەکاندا مافی کورد و پۆشینی جلوبەرگی کوردی و بەرزکردنەوەی ئاڵای کوردستان ڕێگری لێ دەکرا. یادکردنەوەی ڕۆژی جلی کوردی لە خوێندنگا کوردەکانی کەرکووک جگەلەوەی بۆ خوێندکاران ڕۆژێکە جێ دڵخۆشیە بۆ مێژوش ئەوە دەسەلمێنێت کە کەرکووک شارێکی کوردستان نییە. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک. لە باکووری کوردستان و تورکیا ئامادەکاری بۆ ئاهەنگی نەورۆز دەکرێت و ئاهەنگەکان دەست پێکەن تا 23 ئەم مانگەش بەردەوامێ بێت. ئەرزوو کەهرەمان ئەندامی لیژنەی ئامادەکاری ئاهەنگەکانی نەورۆز لە ئەمە ڕایگەیاندووە ئەم ساڵ لە 53 ناوەند بە دروشمی نەورۆزی ئازادی و یەکێتی دیموکراتی ئاهەنگەکانی نەورۆز ئەنجام بدرێن و سبەینێژ ئاگری سەرەتای نەورۆز لە ناوچەی سووری ئاماد ئەکەنەوە و باسی لەوەش کردووە لە چوارچەوەی ئاهەنگەکانە لە ڕۆژی 21 ئادار لە ئامەد و ئیستانبول ئاگرەکرێتەوە و ڕۆژی 23 مانگیش لەوان و دەیان ناوەندی دیکە ئاهەنگی نەورۆز بڕێواچێت. ئەڤ نەڤرۆز قەڵا نەڤرۆزێ 21 مەهێدا ئەم دخوازن هەموو گەلێ کورد و دۆستێ گەلێ کورد وەکە لەهی بهەڕکن قەڵا نەڤرۆزێ. ئەم یعنی ئەم دەبێژم برا بە ملیۆنە یعنی 2 ملیۆن 3 ملیۆن کی هەیە برا جلو بەرگێ خونێ گالەری لە خوکن بێ جلو بەرگێ نەتەوی گالەری برا نێن. نەورۆز بۆ ئێمە بەرخۆدانە لە دژی ستەم و سیمبولی تێکۆشانە لە هەمان کاتدا نیشانەی نەریت و مێژووی گەلێکە بۆ گەلی کورد مانایەکی زۆر گرنگی هەیە و وەک دانیشتوانی ئامەدیش لە 21 ئادار دەچینە گۆڕەپانی پارکی نەورۆز و گەلەکەمان بە جلوبەرگی نەتەوەی و جۆش و خڕۆشەوە نەورۆز پیرۆز دەکەن چونکە نەورۆز نیشانەی خواستی ئازادی و تێکۆشانی گەلانە دەبێت گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نەورۆزدا یەکێتی و هاودەنگی خۆیان نیشان بدەن لەم نەورۆزەشدا یەکێتی گەلان نیشان دەدەین چونکە لەم ڕۆدا هەموو گەلان پێویستیان بەیەکێتی هەیە بەم جۆرەش نەورۆز پیرۆز دەکرێت. کەمی ئامێرەکانی ڕاکێشانی پارە ئایتیەم گرفتی بۆ موچەخۆران دروست کردووە لە دەڤەری راپەڕین تەنیا 15 ئامێری ڕاکێشانی پارەیە ئەوانیش هیچ چەند بانکێکی دیاریکراون. ئیدارەی راپەڕین لەگەڵ پرۆژەی هەژماری من لە هەوڵدان بۆی کە لە شار و شارۆچەکانی ناوچەکە ئامێری زیاتر دابنێن بۆ ئەوەی لە کاتی دابشکردنی موچەدا گرفت بۆ فەرمانبەران دروست نەبێت. لە بەیانی زووەوە بۆ وەرگرتنی موچەکانیان لە بەردەم ئامێرەکانی ڕاکێشانی پارە وەستاون بەڵام بەهۆی نەبوونی پارە لە ئامێرەکاندا نەیانتوانیوە موچەکانیان وەربگرن کەمی ژمارەی ئایتیئێمەکان لە سنوورەکە وای کردووە لە کاتی هاتنی موچەدا گرفت بۆ موچەخۆران دروست بێت و بە ئاستەم موچەکانیان وەربگرن. ژمارەی ئایتیئێمەکان لە شاری ڕانێ و ناحیەکانی دەوروبەری کەمە بە تایبەت لە حاجیاوە هەر نییە لە سواقڵنە یەک دانەی لێەوە لە شوێنەکانی تر هەر نییە ئەوە وای کردووە کە قەرەباڵغەیەک دروست بێت لەسەر ئایتیئێمەکان بۆی پێویستە حکوومەت ڕێگاچارێتتر بگرێتە بەر وە پێویستە بەڕاستی ژمارە ئایتیئێمەکان زیاد بکە و لە هەمان کاتیشدا پێویستە سەرجەم مارکێت و شوێنە گشتیەکان بتوانرێ فەرمانبەر ئەو هەژمارەی کە پێیەتی لە کارتەکەدا لە مارکێت لێ وەربگرێت لە شوێنە گشتیەکانی وەربگرێت بۆ ئەم قەرەباڵغەیە کەمتر بێتەوە. ڕاستە ئەوڕۆ ڕانگەیان دەموچاتە بەس ئێستا ئایتیئێمەکان پارەی تێ نەکراوە و کێشەیەکیش لەم مەنتەقەیە بەتایبەتی لێرە ئەوەیە کە ئەو ئایتیئێمانە زۆر کەمن و بەشێک لەو بانقانێک کە لە هەژماری من بەشدارن ئایتیئێمیان لەم ناوچەیە هەر نییە ئەوەش بۆ خۆی گرفتە دەبێت بچی لە ئایتیئێمیشکە ڕایژێشی کە پارەیەکی زیاتر دەڕوە بۆ خۆی ئەوانە هەمووی کێشەیە و مەداوا دەکەین کە لەو بانقانێکە بەشدارن ئایتیئێمی زیاتر بکەنەوە لە ڕانیەوە دەڤەری ڕاپەڕین بۆی کێشەی خەڵک لە وەرگرتنی موچەکانیان ئاسانتر بێت.
لە هەموو دەڤەری راپەڕین تەنیا 15 ئامێری ڕاکێشانی پارە بوونی هەیە، ئەویش سەر بە چەند بانکێکی دیاریکراون. ئیدارەی راپەڕین لەگەڵ پرۆژەی هەژماری من لە هەوڵدان بۆ ئەوەی لە سەرجەم شار و شارۆچکەکان ئامێری زیاتر دابنرێن تا لە کاتیاتنی موچەدا گرفت بۆ فەرمانبەران دروست نەبێت. تاوەکو ئێستا نزیکەی 15 ATM دانراوە و بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ بەڕێزان لە هەژماری من لەسەر هێڵین بۆ ئەوەی هەوڵ بدرێ هەموو ئەو شوێنانەی کە تاوەکو ئێستا کەمی ئامێری ATMیان هەیە هەم لە پشدەر و لە بیتوێن ژمارەکانی زیاد بکرێ بۆ مەبەستە هەم لە مرکزی سەرجەم ناحەکانی دەڤەری ڕاپەڕین و لە مرکزی قەڵازێش کاریمان کردو کە بە زووترین کاتژمارە ATMەکان زیاد بکرێن لەبەرەوەی لە کاتی ئێستادا قەرەباڵغێکی زۆر لە بەردەمی ATMەکان هەیە و گرفتێکی زۆری بۆ موچەخۆران دروست کردووە. لە دەڤەری راپەڕین نزیکەی 100,000 موچەخۆر هەن، زۆرینیان بە ڕێگەی کارتی بانکی موچەوەردەگرن. کەمی ئامێرەکانی ڕاکێشانی پارە بۆ تا جێگەی نیگەرانیان و کێشەی بۆ دروست کردوون. ئەگەر چی موچە هەموو مانگێک لە وادەی خۆی دوا دەکەوێت، بەڵام کاتێک کە موچەش دێت ئەمە حاڵی موچەخۆرانە و بەهۆی کەمی ژمارەی ئامێرەکانی ڕاکێشانی پارە و نەبوونی ئامێری بەشێک لەو بانقانەی لەناو پرۆژەی هەژماری مندان موچەخۆران بە زەحمەت دەتوانن موچەکانیان وەربگرن. خالید ئەحمەد، کورسات نیوز، ڕانیە. نوێنەری کارگەکانی غاز لە سلێمانی دڵنیاییە داتە هاوڵاتیان کە هیچ قەیرانێکی غاز لە پارێزگای سلێمانی نییە و بڕێکی باش کە پێویستی هاوڵاتیان پڕکاتەوە لە بەردەستە. سەرۆکی لیژنەی غازیش لە قایمقامەتی سلێمانی دەڵێت زیاتر لە 200 ئۆتۆمبیلی دابشکردنی غازی ماڵان کە بە هەمویان زیاتر لە 15,000 بوتڵی غازیان وەرگرتووە دەیگەێنە هاوڵاتیان. زیاتر لە 200 ئۆتۆمبیلی دابشکردنی غازی ماڵانن کە زیاتر لە 15,000 بوتڵی غازیان هەڵگرتووە بەرەو گەڕەک و کۆڵانەکانی سلێمانی دەڕۆن. زیاد لە 7 تا 8 وێزگەی بەنزخانەمان سزایەوە لەبەرەوەی سەریان بەرز کردوتەوە. ئێستا بەڕاستی بە تەماین بە غازێکی زۆر بخینە بازار هەتا هاوڵاتی نەچێ بۆ وێزگەی بەنزخانەکان. ڕۆژانە ئەمڕۆ 15 دەوری 15,000 بتڵمان سۆتە بازارڕەوە بەرەو ژووریش. ئەتر بەڕاستی ڕۆژانە ئەم کارەمان بەردەوامە. سەرۆکی لیژنەوە بەشەکان لە لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ئاشکرای دەکات نرخی هەر بوتڵێکی غازیش هەمان نرخی ڕابردووە و 8,500 دینارە. هەر گرانفرۆشێکیش هەبوو بێت ئەوە شوێنەکە ڕوبەڕووی لێپرسینەوە کراوەتەوە. وا شوێنێکی گرانفرۆشیکە ئەو شوێنانەی کە وەکالەتی غازیان هەیە و مۆڵەتیان پێدراوە غازی ماڵان بفرۆشن سکاڵای لەسەر بێ و غازی فرۆشت بێت سزای قورسە درێت و لیژنەکان ئێستا غازەکان تەوزیعەکەن خۆمان سەپەرچاری غازەکانەکەن لە کارگەکانەوە تا ئاگادە بە دەستی هاوڵاتیان لیژنەکان سەپەرچێکن و هەر سارەیەک کارمەندێکی ئاسایشی لەگەڵایە بەسپاسەوە ئێمە غازە فرۆشێت بە 8,500 دینار لەوە زیاتر هیچ کەسێ بووی نییە غاز بفرۆشێ غازی ماڵان کە لەبەری پاڵپشتی کراوە و نرخێکی هەرزانتر دێ بە وەکیلەکان لا شوێنە گرانفرۆشی ببینین لای وەکیلەکانەوە لیژنە ڕاستەخۆشێت پسوڵی بۆ کات و سای قورسەت نوێنەری کارگەکانی غاز لە سلێمانی دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە هیچ قەیرانێکی غاز بوونی نییە لە پارێزگای سلێمانی و بڕێکی باش کە پێویستی هاوڵاتیان پڕ دەکاتەوە لە بەردەستدایە. ئەوەی کە ئێستا لە پارێزگای سلێمانی ئەگوزارێت لە ڕاوکەیەکی دەستکردی دروستکراوە کە هاوڵاتیان پەلە ئەکەن لە کڕینی بوتڵ و پڕکردنەوە و هەڵگرتنی لە ماڵەکاندا چونکە ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی کەمیەتێکی باش غازیە دەکراو لە کارگەکان ئابوونی هەیە و بە شێوازی داڕێژا و بەرنامە داڕێژاوێکی جوان دەتوانین ئەو غازەش بۆ چەند ڕۆژانی داهاتوو بگەینە دەست هاوڵاتیان. پێویست ناکە هاوڵاتیان بە لێشاو ڕوولە غازی توجاری بکەن و ڕوولە و بریکارانە بکەن و دروستبوون و هەڵ ئاوسان و دڵڕاوکی لای هاوڵاتیان دروست بکەن. ئێمە دڵنیاییانەیە کە پارێزگای سلێمانی تووشی قەیرانی غاز نابێت. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 22 کارگەی بەرهەمێنانی غازەیە و ڕۆژانی ئاسایی زیاتر لە 15,000 بوتڵی غاز دەخرێتە بەردەستی هاوڵاتیان. بۆ دۆخی ئێستاش بڕی بەرهەم کەم کراوەتەوە بۆ زیاتر لە 13,000 بوتڵ و پێویستی هاوڵاتیانی سلێمانی پێپڕ دەکرێتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.
لە کۆی پێنج دەواازەی سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێرانیش لە ئێستا سێ دەواازیان کراونەتەوە هاتوچۆی بازرگانی دەستی پێکردوێتەوە. یەکێتی هاوردە و نردەکارانی هەرێم لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە ڕۆژانە دەواازە سنووریەکانی ئێران بەڕووی هەرێمی کوردستان ناکرێنەوە لە ئێستادا لە کۆی پێنج دەواازەکانی باشماخ و سەیرانبەن و شوشمێ کراونەتەوە و باسی لەوەش کردووە ڕۆژانە لە ڕێگای دەواازەی باشماخەوە 500 بار هەڵگردێنە ناو هەرێمی کوردستان و سەوزە و میوە و خواردن و خواردنەوەکان هاوردەی هەرێمەکەن. ئاماژەی بۆش کردووە ڕۆژانە هاتوچۆی بازرگانی و هاوردەکردنی کاڵا بۆ هەرێمی کوردستان لە زیادبووندایە. یەکێتی هاوردە و نردنکارانی هەرێمیش ڕایگەیاندووە چاوەڕێیەکرێت لە ڕۆژانی داهاتوودا دەواازەکانی حاجی ئۆمەران و پەروێزخانیش بکرێنەوە. یەکتر بڕی تۆفیق وەهبی لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لە سلێمانی بە یەکێک لە پرۆژە گرنگ و خزمەتگوزاریەکانی سلێمانی داڕێ قوبات تاڵەبانیش لە کاتی بەسەرکردنەوەیدا ڕایگەیاندووە ئەو یەکتر بڕە لە کوردستان و لە سلێمانی یاخود سلێمانی ئاوەدانتر و گەشاوەترەکاتەوە باسی لەوەش کردووە سەرباری ئەو گرژیانی کە لە ناوچەکەیە هەیە کاری لە پێشینەیان گەیاندنی خزمەتگوزاریەکانە. یەکتر بڕی تۆفیق وەهبی کوردستان و سلەیمانی ئاوەدانتر و گەشاوەتر دەکات. ئەمە وتەی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانە لە کاتی سەردانیکردنی بۆ یەکتر بڕی تۆفیق وەهبی لەسەر بازنەی مەلیک مەحموود لەگەڵ سەرۆک و بەرپرسانی شارەوانی سلەیمانی. لە پەیامێکی ڤیدیۆیشدا ڕایگەیاند سەرباری ئەو گرژیانەی لە ناوچەکەدا هەیە کاری لە پێشینەیان بەردەوامبوونی گەیاندنی خزمەتگوزاریەکانە. یەکتر بڕی تۆفیق وەهبی بە یەکێک لە پرۆژە گرنگ و خزمەتگوزاریەکان لە بواری هاتوچۆ ڕێگەوباندا لە سلەیمانی دادەنرێت کە بەڕووی شۆفێران و هاوڵاتیاندا کراوەتەوە قەرەباڵغی و ئاستەنگی هاتوچۆی لە شەقامەکەدا کەم کردوتەوە. ئێمە وەکو پرۆژەکە کارێکی باشی تیا کراوە لە سایانەوە پێنج کارەکانی تەواو بووە هەموو ڕێگەوبان و شۆستە و کاری ژێرزەوی بە کاملی تەواو بووە شەقامەکان بە تەواتی ئیشەکات تەنها ئەوەی ماوە کاری سەوزکردنە لە ئێستادا هەشت جوڵەی سەربەست هەیە لەم یەکتر بڕێە کە هەموو کەسێ ئەتوانێت بە ئاسانی زۆر بە ئاسانی جوڵەکان بەکاربێنێ. پێشتر دوو یەتێر نەبوو لەسەر شەقامی مەلیک مەحموود یوتێرنەکان زۆر دوو جوڵە بوون کە زۆر بە عازێت ینی بە قەرەباڵغێکی زۆر جاریەوە بە حادیسە ئەوتوانی چەنجلێنێ بکەیت و ئەم بەرەوبەری شەقامی مەلیک مەحموود بەکاربێنی دیوی ناوی شەقامی مەلیک مەحموود دیوی دەروی شەقامی مەلیک مەحموود بەڵام بە دروستکردنی ئەم یەکتر بڕا کامی یەکتر بڕا پێکات و پێکاتەکەی ئەندەرپاسێکە کە ئەندەرپاسەکە نزیکی 28 متر پانە 50 متر درێژە 5 متر و 20 سانتیمتر لەر هایتە بە کاملی ئەم کێشانەی حل کردووە چونکە شەقامێکی سیمەتری هەیە لە ناوەڕاستە کە نزیکی 1 کیلۆمەترە بە ئاسانی ڕەبتێکی دروست کردووە لە نێوانی دەرەوەی ناو شەقامی مەلیک مەحموود دەرەوەی شەقامی مەلیک مەحموود ئەوە دوو جوڵە بە ئاسانی سەربەست بووە. یەکتر بڕی تۆفیق وەهبی لەسەر بازنەی مەلیک مەحموود گەڕێکی چوارچرا و ئابڵاخی بەیەکەوە بەستۆتە و لە ئێستادا تەواوی کارەکانی تەواو بووە تەنها قۆناغی سەوزکردنی ماوە. بەڕێوبەری باخچەکانی سلەیمانیش دەڵێت لە ئایندێکی نزیکدا دەست دەکەن بە قۆناغی سەوزکردنی یەکتر بڕەکە. بەڕێوبەتی باخچەکانی سلێمانی تیمەکانمان لە بەشی دیزاینێک و دەرخسەیەکی زۆر جوان و باشیان بۆ سەوزکردنەکە ئامادە کردووە کە ئەتوانم بڵێم بەڕوبەری زیاتر لە 43,000 متر دووجایە بە سەوزایەکەی کە سەوز ئەکرێ کە زیاتر تەرکیز ماخسۆتە سەر ئەو نەمامە هەمیشە سەوزانەی کە بەرگەی کەش و هەوای شاری سلێمانیەگرێ هاتوویشی نزیکا دەسەکرێت بە سەوزکردنی بە پێ و دیزاینی کە لەلایەن بەڕێوەبەتی باخچەکانی سلێمانیەوە ئامادە کراوە و دیزاینێکی شاتوانە بڵم دیزاینێکی مۆدرنە لە دوو لوپیشا لە دوو شوێنی شانووسیمانە ناوی سلێمانیمان نووسیوە بە جۆرە پەرژینێکی هەمیشە سەوزی کە بەرگەی گەرما و سەرما و ڕەشەبای شاری سلێمانیەگرێ. سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگەکانی حکوومەتی هەرێم بەردەوامن لە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە شاری سلەیمانی. بڕیارە لە داهاتووشدا چەند پرۆژێکی دیکەی خزمەتگوزاری و ئەندەرپاس و بەرزەپردی دیکەش بچێتە بواری جێبەجێکردنەوە. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی. وەڵە بەڕێزان جیاواز لە هەواڵەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەگەر باسێک لە هەواڵ و بابەتە گەرمەکانی جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا
ئەمریکا بکەینەوە علی لاریجانی وەڵامی ترەمپی داوەتەوە لەبارەی هۆشداریەکانی سەبارەت بە گەروی هورمز و دەڵێت ئەگەر یاخود گەروی هورمەزیان دەبێتە گەروی ئاشتی و خۆشگوزەرانی بۆ هەمان یاخۆ بێتە گەروی شکست و خنکان بۆ ئەوانەی کە خەون بە جەنگەوە بینن. علی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیەتی ئێران لە تۆڕی کۆمەڵاتیەک وەڵامی هۆشداریەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکای داوەتەوە لەبارەی هۆشداریەکانی لە داخستنی گەروی هورمز و ئاماژەی بۆ کردووە. گەروی هورمز یاخود گەرویەکە بێت بۆ بازرگانی هەمووان یان گەرویەکی خنکانە بێت بۆ ئەوانەی کە خەون با جەنگەوە بینن. لاریجانی با ترامپیشی وتووە گەلی ئێران لە هەڕەشەکانی ئێوە ناترسێت، زۆر گەورەترە لە ئێوە و شکستی هێناوە لا سڕینەوە، بۆیە ئێوە ئاگادار بن نەسڕێنەوە. ئەوەش لە دوای ئەوە دێ کە ترامپ هۆشداری داوە لەوەی ئەگەر ئێران گەروی هورمزدا بخات 20 هێندەی ئێستا شەڕ و بردومانی ئەو وڵاتەکەن. رووسیاش ئاشکرایەکە کە پوتین چەند پێشنیازێکی لەبارەی جەنگی ئێران داوەتە ترەمپ. دیمیتری پیسکۆڤ وتەبێژی سەرۆکایەتی رووسیا هەندێک زانیاری لەبارەی پەیوەندیە تەلەفۆنەکەی نێوان ڤلادیمیر پوتین و دۆناڵد ترەمپ ئاشکرا کردو و باسی لەوە کردووە کە مۆسکۆ چاودێری پرۆسەی جەنگی ئێرانەکات بۆ گەیشتن بەڕێکەوتن و بەرەو پێشچوونی ڕەوشەکە و جەختی لشی لەوە کردوێتەوە کە هێشتا سەرۆکی رووسیا نەبووە ناو بژیوان لە هەوڵەکانی چارەسەرکردندا، بەڵام چەند پێشنیازێکی خستووەتە گەڕوو باسی لەوە کردووە رووسیا بە خۆشحاڵیەوە یارمەتی کەمکردنەوەی گرژیەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاستەدا هەروە ئامادەیە بۆ ئەو کارە، بەڵام پێویستە هەماهەنگی لەگەڵ زۆرێک لە لایەنەکان لەسەر ئەم بابەتە هەبێ. پیسکۆڤ ئامادەی بۆش کردووە کە پوتین و ترامپ لە گفتوگۆی ئەم دوایەدا بە وردی باسییان لە هەڵگرتنی سنووردارکردنی و هەناردەکردنی نەوتی رووسیا نەکردووە، بەڵام دەرەنجامە نەرێنیەکانی ئەو سنووردارکردانە بە باشی ئەزانرێت. لەگەڵ ئەزیابوونی پشبەستنی وڵاتانی جیهان بە تەکنەلۆژیای ژێری دەستکرد لەو بوارەدا یاخود لە بوارە سەربازی و وەرگریەکاندا، وەزارەتی جەنگی ئەمریکاش هەنگاوێکی نوێی گرتووەتە بەر بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیای سەردەم بەمبەستی دۆزینەوەی خاڵە لاوازەکانی ژێرخانی وڵاتان و بەتایبەتیش چین. ئەو هەوڵانش لە چوارچێوەی ئامادەکاریەکاندایە بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی گریمانەی لە داهاتوودا کە تێیدا ژێری دەستکرد ڕۆڵێکی سەرەکی دەگەڕێت لە دیاریکردنی ئامانجە ستراتیژیەکان و بەخستنی سیستەمە گرنگەکان. لەگەڵ زیادبوونی پشبەستنی وڵاتانی جیهان بە تەکنەلۆژیای ژیری دەستکرد لە بواری سەربازی و بەرگریەکاندا، وەزارەتی جەنگی ئەمریکا پنتاگۆن هەنگاوێکی نوێی گرتوۆتە بەر بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیای سەردەم بەمەبەستی دۆزینەوەی خاڵە لاوازەکانی ژێرخانی وڵاتان بە تایبەت چین. ئەم هەوڵانە لە چوارچێوەی ئامادەکاریەکان بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی گریمانەی لە داهاتوودادێن کە تێیدا ژیری دەستکرد ڕۆڵێکی سەرەکی دەگەڕێت لە دیاریکردنی ئامانجە استراتیژیەکان و پەرخستنی سیستەمە گرنگەکان. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی فاینانشیل تایمز، لێپسراوانی پێنتاگۆن دەستیان کردووە بە پەرەپێدانی ئامڕازە نوێیەکانی ژیری دەستکرد بۆ کۆکردنەوەی زانیاری ورد لەسەر تۆڕەکانی کارەبا، ژێرخانی خزمەتگوزاریە گشتیەکان و سیستەمە سیارەکانی تر لە چینیان هەر وڵاتێکی تر کە بیانەوێت. ئامانجی سەرەکی ئەم پرۆسەیە دۆزینەوەی ئەو دەرز و کێشە و تەکنیکانەیە کە لەو بەرنامە و سۆفتوێرانەدا هەن کە سیستەمە خزمەتگوزاریەکان بەڕێوەی دەبن تاوەکو لە کاتی پێویستدا بۆ هێرشی ئەلکترۆنی و پەرخستنی ژێرخانەکان بەکاری بهێنن. ئەم ئامڕازە تەکنۆلۆژیانە تەنها بۆ کۆکردنەوەی زانیاری نین، بەڵکو ئەرکیانەوەیە لیستی ورد لە ئامانجە گریمانەیەکان بخەنە ناو پلانە جەنگیەکانەوە. واشنگتۆن پلانی هەیە لە ڕێگەی ئەم خاڵە لاوازانەوە بچێتە ناو سیستەمەکان و لە کاتی هەر ململانەیەکی سەربازیدا کارەکانیان پەک بخات. هەرچەندە پێنتاگۆن تا ئێستا بەڕسمی هیچ لێدوانێکی لەم بارەیەوە نەداوە و بێدەنگی هەڵبژاردووە. بۆ بەدەستهێنانی ئەم ئامانجانە پێنتاگۆن لەگەڵ چەندین کۆمپانیای پێشەنگی بواری ژیری دەستکردە گرێبەستی کردووە، وەک OpenAI و Google و XAI کە کۆی بەهای گرێبەستەکان دەگاتە نزیکەی 200 ملیۆن دۆلار. ئەمە بەرهێنانە گەورەیان نیشانەی فشار و هەوڵە چڕەکانی ئەمریکایە بۆ پاراستنی باڵادەستی خۆی لە ڕەوشە نوێیەکانی جەنگی تەکنۆلۆژیادا کە تێیدا زانیاری و داتا دەبنە چەکی یەکلاکەرەوە. لەلایەکی ترەوە کێشەی نێوان پێنتاگۆن و کۆمپانیا تەکنۆلۆژیەکان سەری هەڵداوە، بە تایبەت کاتێک داوای لە کۆمپانیای ئەنسترۆپێک کرد
کە کۆتۆبەندی سربەکارهێنانی بەرهەمەکانی بۆ مەبەستی سەربازی لابدات. بەڵام کۆمپانیاکە سەرەڕای هەڕەشەی بڕینی پەیوەندیەکان ڕەتی کردەوە. ئەم ململانەیە دەری دەخات کە جەنگی داهاتوو تەنها لە مەیدانەکاندا نابێت، بەڵکو لە ناو تاقیگە و کۆدەکانی ژیری دەستکردە بەرەو قۆناغێکی مەترسیدار دەڕوات. بارمەتی ئەو کارانم هەواڵەکانم پێشکەشکردن کاژمێردا بە هەواڵ و زانێنینەوە ئەگەڕێنەوە هەر شاد بن.